من ئێستا بصراحە دڵێم ئەگەر عێراق حاضرە مانگانە 900 تریلیۆن دینار بداتە 900 ملیار عفو بداتە هەرێمی کوردستان ئێمە حاضرین فەرمون کەرەمکەن هەموو نەوتەکە ببە. ئەم لێدوانەی سەرۆکی هەرێم کە دوای کۆبوونەوەی سێ سەرۆکایەتیەکەی هەرێم لە هەولێر لەسەر کێشەی یاسای قەرزی حکوومەتی فیدراڵ هات لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کاردانەوەی چالاکان و هاوڵاتیانی بە شوێن خۆی داهێنا. لەسەر ئەم لێدوانە کاتەیدا سەرۆکی هەرێم دەڵێت لە بەرامبەر 900 ملیار دیناری مانگانە هەرێم ئامادەیە مەلەفی نەود ڕادەستی بەغدا بکات. هاوڵاتی و چالاکوان چەندین بابەت و پرسیاریان وروژاندووە لە گرنگترینیان ئەمانن. ئەگەر هەرێم مانگانە 900 ملیار دیناری لافرۆشتنی نەوت دەست دەکەوێت ئەی بۆچی تەنیا 300 ملیاری دیارە و دەگەڕێتەوە خەزێنەی گشتی؟ ئەگەر هەرێم مانگانە ئەو بڕەپارەی لافرۆشتنی نەوت دەست ناکەوێت ئەی بۆچی داوای شتی مەحاڵ لە بەغدا دەکات؟ ئەگەر حکوومەتی هەرێم پابەندی ڕێکەوتنەکان بووە با ڕوونی بکاتەوە تا ئێستا چەند نەوت و چەند داهاتی ڕادەستی بەغدا کردووە. ئەگەر هەرێم ئامادەیە هەموو نەوتەکەی ڕادەستی بەغدا بکات سیاسەتی ئابووری سربەخۆ چی لێ دێت؟ ئەگەر بە ناڕاستە خۆ دان بە شکستی سیاسەتی ئابووری سربەخۆدا دەنێن لە پای چی 7 ساڵە خەڵک برسی دەکەن؟ ئێوە حکومەتداری بە بازاڕی دراو تێگەیشتون وا هەموو ئەرک و خولیاکانتان لە نەوت و پارەدا کورت بووەتەوە؟ حکومەتێک بە داهاتی نەوت و ناوخۆ و خاڵە سنووریەکانەوە دوای 7 ساڵ لە دروستکردنی کێشە هێشتا نەتوانێت کێشەی موچە چارەسەر بکات چۆن حکومەتێکە. حکومەتێک دوای 7 ساڵ لە سیاسەتی ئابووری سربەخۆ هێشتا چاوەڕوانی پارەی بەغدا بێت دەبێت لەکوێی بنەمای حکومەتداریدا بێت. ئایا نەوت و سامانی هەرێم لە دەستی هەرێم خۆیدایە یاخود چووەتە قورگی کۆمپانیاکانی نەوت و وڵاتانی ئیقلیمیەوە؟ هەر ئێوە نەبوون دەتانوت هەرێم بە فرۆشتنی نەوتی خۆی داهاتی زیاتری دەست دەکەوێت لە کاتێکدا هەرێم دەیتوانی نەوتی خۆی بۆ نەوەکانی داهاتوو ئەمبار بکات هەموو مانگێکیش بێ گێرە و کێشە پارەی لە بەغداوە بۆ بێت. بۆچی حکوومەتی هەرێم هیچ وادەیەک بۆ کۆتایی هاتنی قەیرانی دارایی دانانێت لە کاتێکدا 7 ساڵە خەڵک باجی قەیرانی دارایی و ئابووری سربەخۆ دەدەن؟ بە بڕوای بەشێک لە چاودێران حیزبە دەسەڵاتدارەکانی هەرێم بە دیاریکراویش پارتی دیموکرات ئەندازیاری ئەو قەیران و شکستانەیە کە لە چەند ساڵی ڕابردوودا بەسەر هەرێمی کوردستاندا هاتوون. ساڵی 2014 کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێم کە وەک ئێستا لەلایەن پارتی دیموکراتەوە سەرۆکایەتی دەکرا سیاسەتی ئابووری سربەخۆی ڕاگەیاند و دەستی بە فرۆشتنی نەوت کرد. تەنیا مانگێک دوای ڕاگەیاندنی ئەم سیاسەتە بەهۆی بێئەزموونی و کوردبینی لە ئیدارەدانی مەلەفی نەوت قەیرانی بێموچەی و بێکاری بەرۆکی هەرێمی کوردستانی گرت کە تا ئێستاش لێی دەرباز نەبووە. 3 ساڵ دوای ئەم شکستە پارتی دیموکرات پرۆژەی ڕیفراندۆمی هێنا ئارا کە سەرباری ڕاجیایی قوڵی نێوخۆیی و ئەو مەترسیانی لەسەر ئەنجامەکانی پرۆژەکە خرانە ڕوو. ئەم حیزبە بە هاوکاری چەند حیزبێکی ناوخۆی هەرێم بە بەڕێوەبردنی ڕیفراندۆم و سووربوون لەسەر بیرۆکەکەی هەرێمی کوردستانی دووچاری دووەم شکستی استراتیژی کرد. لە هەموو ئەم شکستانشدا زەرەرمەند یەکەم هاوڵاتی و موچەخۆران بوون کە تا ئێستاش بە ژیان و برسیبوونی خۆیان باز دەدەن و دیاریش نییە کەی لەم تونێلە تاریکە ڕزگاریان دەبێت.